سلام ورحمة الله مامۆستا باشی. عليكم السلام ورحمة الله کاکە ڕزگارگیان بەڵێ فەرموو. من فەرمانبەری گومرگم بەڵێ لای مندا مەشروب دێ مەشروب بەڵێ من کومەتی دەکەم ئایا من لێرەدا نەعبارم تاوانبارم تۆ چیەکەی لە گومرگ لەوێ کە مەشروبەکە دێ؟ گومرگ دەگرێ هەنی ئەو خۆ بەڵێ بەڵێ وایە بەڵێ فەرمانبەری ئەخ تۆ کارەکە دەکەی تۆ چی سەرژمێری دەکەی تۆ وەسڵی و مەسەلەن هەست مۆزەفە و بە ئیشەکەی خۆی هەڵاستێ بەڵێ کۆمەڵێک بە کۆمەڵ کۆناغدا دەڕۆ ئەوزادێتە لای من کۆمەڵ تەخمینم بەڵێ یەکێکە وەربینە یەکێکە بەڵێ وایە بە هەموو کارەکان بەڵام هەر پڕیشکێکت بەر دەکەوێت لەو گومرگان بەڵێ بەڵێ ئەو پرسیارەکەت گەیشت پرسیاری سێمت نان خواردن لە ماڵی مەشروب خۆر حرامە حەڵاڵە نان خواردن بەس ئەو مەشروب خۆرە مەشروب فرۆشە یان هەر مەشروب خۆرە چکە دووشتمان هەیە ئەی کار و کەسابەتی چییە وەنن جەنابە دیارەکە دەچێ مای نان دەخۆی دەشی ناسی کاخی کاسپیەکەی عەرەقە یان کەسابەتی حەڵاڵ دەکا فەرمانبەری حکوومەتە تەواو بەڵێ 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 بەسەر چاو جواب دەدەمەوە یاری چوارەم ئاخیر مانای قورئان چییە؟ مانای قورئان بەڵێ بەسەر چاو ئەو مانایە لە چییە؟ بەڵێ سپاس دەکەم کاکە ڕزگارگیان خۆی گەورە سەلامەتتان کە یاخوا خوا بەدەشتاتەوە. دووەم دڵی فەرمانبەری گۆمەرگم هەر گومرگ بۆ خۆی تێبینی لەسەرە ئەمجا پارەی گومرگ لە مەشروبە حکومەت هەمووی گونەهبارە هەموو دام و دەستگای حکومەت لەسەرێ بۆ خوارە مەشروب بێتە وڵاتی موسڵمانانەی وڵاتی موسڵمانانەوە لە سەرۆکە گەورەکەی وڵاتەوە حتا کارمەندەکانی گومرگ هەتا ئەو پۆلیسانەی حیمایی دەکەن هەتا ئەو ساقانی کە دەیگوازنەوە هەموویان تێیدا گونەهبارن بەڵام دیارە گوناهیش لە کەسێک بۆ کەسێک فەرق دەکا کاکە ڕزگار بۆ نمونە کە فەرمانبەرێکە لەوێ لەوە ئەچێ بژێوی ژیانەکەی تۆ لەسەر ئەوە بێ لانی کەم ئەبێ بەدەست دەستی بگری ئێدارێت دەستی تۆ فەرمانبەرێکی بەدڵنیایە و گومرگەکەت پێڕا ناگیرێ من دڵنیام کاک ڕزگار دەسەڵاتیەوە هەبێوەکو موسڵمانە ناهێڵێک مەشروبێتە وڵاتەکەیەوە و عەرەق و موادە خراپ پیسانە عەرەق و ئەو شتانە لەگەڵ تریاکە هیچ فەرقێکی نییە خوا هەمووی وەکو یەک حرام کردووە حکومەت چۆن دژایەتی موادی مخەدر دەکات تیمی ئاسایشی بۆ داناوە دەبێت ئاواش دژایەتی عەرەق و بیرە و هەر نەوعێکی تر بکاش لێکە خوا حرامی کرد هەمووی یەک حکمی هەیە هەمووی وەکو یەک ماڵوێرانکەرە هەموو ئەوانی تریاکچێش و مادە هۆشبەرەکان دەخۆن هەمووی سەرەتا عەرەق خۆی بوون ئەوە شتێکی قەتعی و ڕوونە بەڵام کاکە ڕزگار تۆ لەوێدا فەرمانبەرێکی ئەوەی دەسەڵاتی تۆ هەیە بەدڵ نەفرەت لەم کارە بکەیت بەدڵ نەفرەت لە هێنانی عەرەق بکەی بۆ وڵاتی موسڵمان بەدڵ نەفرەت ئەوە بکەی کە کاراسانی بۆ بکەی و گومرگی بۆ بکەی ئەوانە بکەی ئێتر ئەگەر بژێوی ژیانی جەنابەت کاکە ڕزگار لە شوێنێکی ترە پارەیەکی حەڵاڵ و پاک و پوختت دەستکەوت والله واز لەو گومرگە بێنە هەر گومرگ بۆ خۆی تێبینی لەسەرە بۆ حەڵاڵەکانیش تێبینی لەسەرە چونکە ڕاوڕوتە بێزگەلەوەی کە خەڵکی چکەش زۆر ناڕەحەت دەکرێت بێزگەلەوە هەموو واستە و ئاودیوکردنەی کە بەداخەوە هەمومان دەزانین چۆن دەکرێت ئەنجاوەرە بابەتەکە 100% حرام بێ ئەگەر ئیشێکی پاک و پوختت دەستکەوت من ناڵم ئەمڕۆ واز بێنە ماڵ و منداڵت لە برسان و لە احتیاجیا بەیانی هەڵت پێشون خێزانەکەشت هەڵتەکێ فتوای وات بۆ نادەم بەڵام بە قەتعی کاری عەرەق پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێن نەفرەتی خوا لە دە کەس کراوە هەر لەوەی کە دەیفرۆشێ لەوەی کە ئامادەی دەکات لەوەی کە کاتبە و دەینووسێ لەوەی کەوا حەماڵی تیا دەکات لەوەی کە بۆی دادەنێ لەوەی کەوا یارمەتی دەدا هەموویان وەکو یەک نەفرەتیان لێکراوە هەر یەکە بە جۆرێک بەڵام بە نێتی دڵت بەردەوام ناڕەحەت بە بەردەوام ئەستەغفیر الله بکە بەردەوام بڵێ یا ڕەبی خوا دەرگایەکی خێرم کەسابەتێکی حەڵاڵم لێ بکەیتەوە خوا لە شوێنێک ڕزگارم کەی کە گومانم لێ نانەکەم هەبێ پیغمبر صلی الله عليه وسلم روح بقرباني بدفمي الإثم ما حاك في صدرك وكرهت أن يطلع عليه الناس أو إيمانك الزندوبي أو وجدان الزندوبي حرام دون شانه هي لناخي خوتا حزب عذاب دكي ما حكى في صدرك سنقط خليك آقر دقري كبارك وردقري بيري عرق وقومرك كدك وتوا حزبنا راحتي وقلقي لك أو نشاني وحرام أو نانا دومي أم بيت خوش خلق بينا زانت وكو مسلمانك ناراحتي بي حتى دەرگایەکی حەڵاڵ و کەسابەتێکی حەڵاڵ ئەگە پارەکەشی کەمتر بێ هەوڵی بۆ بدە بەڵام تا ئەو کاتە لەو شوێنەژبی خوای گەورە والله ئەعلەمە بەنێتی دڵەکان تۆ بەنێتی دڵ ئەبێ بەڕاستی نەفرەت لەو کارە بکەی فەبیقەلبیک لانی کەمەوە دە سەڵاتە بڵێ یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتم لێ بکەیەوە خوایە خۆت ئاگاداری من بەم کارە ناڕازیم
حیز دەسەڵاتێکم نییە ئینا ئەمەم قوبوڵ نەدەکرد ئەوەندەش دەسەڵاتی تۆیە لا يكلف الله نفسا إلا وسعها ئەگەر کار و کەسابەتێکی حەڵاڵکە ئینشەڵڵا دەرگا ڕەحمەتی خوا و ڕزقی خوار دڵنیابن ئەوەندە فراوانە واللهی لەم شوێنە نەفرەتی لێ بکە لەوەی کە لە گومرگ بی و عرق بێ لەبەر چاو تا و پارە لێ وەرگیرێ و تۆش بەشێک بی لەو تاوانە واللهی دەرگا ڕزقی خوا دڵنیا بە لێت دەکاتەوە تۆ بەدڵ ڕووی تێکە یەقینت هەبێ دەرگا ڕزقی خواوەندە فراوانە لەمێنە لەوێ هەوڵی بۆ بدە ئینشاءالله خۆ لەو شوێنە ڕزگارکە نان خواردن لە ماڵی عرەقخۆر ئێمە دوو کەسمان هەیە عرەق فرۆشمان هەیە کە نان لە خواردن لە ماڵیدا حرامە بە هەموو شێوێ عرەق فرۆش چونکە داهاتەکەی لەسەر عرەق و وێرانکردنی ماڵی خەڵکە لەسەر بە تاڵانبردنی عەقڵی گەنج و لاوەکانی وڵاتمانە بەڵام کەسێک گوناهبارە واتە تاوانکار نیە عرەق و مەشروب بفرۆشێ خۆی عرەقخۆرە گوناهبارە بەڵام ئەو پارەی کە پەیدای کردو ئەو نان لە بردمی تۆ دانراوە بۆ نمونە جەنابەت دەفەرمووی سخاوەن تەکسیە کرێکاری دەکات مۆزەفە پارەکەی حەڵاڵە نان خواردن لە ماڵی دروستە بەڵام لە کاتێک کا دروست نییە کە لەسەر نان خواردنە کە عرەق دانێ با تۆش نەیخۆیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فلا يجلسن على مائدة يدار عليها الخمر هەر کەسێک ئیمانی بەخوا هەیە ئیمانی بە قیامەت هەیە ئەبێ خاوەن هەڵوێست بێ هەڵوێستەکە لە چیا دەرەکەوێ لەوەدا لە هەر مێزێکە لەسەر هەر سینیەکە لە هەر میوانداریەکە عرەقی لەسەر دانرا بوو تۆ نابێت لەسەری دانیشی نەکە بڵێ نایخۆمەوە نەوە هەر هیچ نایخۆیەوە هەر نابێت لەگەڵیشی دانیشی جا ئەگەر لە ماڵەکە کابرا لەگەڵ سفرەکەی تۆ لەسەر سینیەکە و لەسەر مێزەکە هیچ عرەق و مادێکی حرامی لێ نەبوو شلە و برنج و گۆشتان بەیەکەوە دەخوارد یەخوا نەوشی جانتان بێ ئەو نانە بۆ خۆی حەڵاڵە بەڵام کە کابرا بڵێ وەڵام من عرەقی خۆم لێرە دادنم کاکی میوان تۆ مەیخۆوە تۆ نابێ هەر ئەسڵان لەسەر سینیە دانیشی لەسەر ئەو سفرە و لەسەر ئەو مێزە دانیشی بەڵام کە عرەقی لێ نەدەخورایەوە کابرا بۆ خۆی گوناهبارە بەڵام نانەکەی حەڵاڵە چونکە ئەو کەسابەتەی پەیدای کردو بە عرەق فرۆشی پەیدای نەکردووە ئەو بابەتی چڕون و ئاشکرا بۆ ڕوونکردنەوە کاکە ڕزگار دەڵێ مانای قورئان واتە لە قیرائەتەوە هاتوواتە ئەو قورئانە هەمیشە دەخوێندرێتەوە هیچ کتێبێک نییە لەسەر زەویدا بە ئەندازەی قورئان بخوێندرێتەوە هیچ کتێبێک نییە لەم سەر زەویەدا بەردەوامی خوا لەسەر دەم و لەسەر دەستان لەبەر چاوان بێ هیچ کتێبێکم پێ بڵێ لەم سەر زەویەدا 24 سعات یعنی من دایدەنێ بێ شەشقەڵی دەگرێت بە 100 کەس لەوێت دەورەیەک لەوێ فەقەیەک لەوێ کولەی شەریعە لەوێ دکتۆرێک لە عادەکەی خۆی خەریکی قورئان خوێندنە خەریکی گوێگرتنە قورئان واتە هەمیشە خوێندنەوە ئەو کتێبەی بەردەوام دەخوێندرێتەوە قەت داناندرێەوە قەت پێوە نادرێ لێرە من دامنا ئەو هەڵی دەگرێت ئەو دەیخوێنێتەوە لەو سەری دنیا بۆ ئەو سەری دنیا بەردەوام هیچ کتێبێک بەقەدر قورئان خوێندنەوەی نییە واتە قورئان کتێبێکە کە هەمیشە بەردەوام دەخوێندرێتەوە